سڵاوتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا ئەو گەنجەی کە لە شاری هەولێرەوە بەڕێکەوتوو بەرەو مەکەی پیرۆز بە مەبەستی ئەنجامدانی فەریزەی حەج لە ئێستادا گەیشتۆتە شاری کەرکووک دوایەوەی کە دوانی ئۆڕۆی دوێنێ لە شاری هەولێرەوە بەڕێکەوت ئێستا گەیشتە شاری کەرکووک. ئەوەی لە پشتی منەوە دەیبینن ئەوە مامۆستا ئاوارەیە کە مامۆستای ئینگلیزیە و تەمەنی 32 ساڵە لە ئێستادا گەیشتۆتە بازگەی کەرکووک. مامۆستا سڵاو لێبێت، ماندوو نەبیت، پەیوان باش بیت. بەڕێزی کاک محەممەد سایم گەشتەکە چۆن بوو لە ماوەی ئەم 24 کاتژمێری ڕابردوو؟ ئەوڕۆ دووەم ڕۆژە و دەتوانین بڵێین کۆتایی دووەم ڕۆژە، ئەو نزیکین لە بەربانکردنەوە. ئەلحەمدولیلا گەیشتنە شاری کەرکووک بە مادوونێکی زۆر بەڕاستی لەبەرەوەی جگە لە ڕۆیشتنەکە کاریگەرێکی زۆری ئەو ڕۆژی بوونا، ئەویش لە چوارچێوەی ئەوەی کە جەستە پێویستی بە ئاوێکی زۆرە لەو ڕێگایە، بەڵام ئەلحەمدولیلا توانی وانە بەسەریدا زاڵ بین. ماندوو نەبوویت؟ وا زۆر، بەڵام ورەکە بەرزتە، ئەگە ورەکە نەبووە تا ئێرە نەمتوانی بە زمانی بە ڕۆژی دوو ڕۆژە بەڕێگاوە بوو. هەرچیە دوێنێ شەو وەستا بوو، یان شەوانە وەستم کە با بڵێن ئەوە دەکەمەوە ڕۆژوەکەم دەشکێنم دەوەستم تاوەکو ڕۆژی دواتر، واتە بە شەو ناچوولێ. مامۆستا چۆن بۆ ئەم بڕیارەتدا؟ تەبێ ئەو بڕیارە دەتوانین بەو شێوازە کورتی بکەینەوە. ئەگەر بێت و عاشق زۆر پیرۆزە، ئەمە هەم کات بەحسی عاشق و خۆشەویستی و غەرامیات دەکەین، بەڵام هەر وەکو عاشق ئەگەر بێت و ئەتۆ عاشقەکی ڕاستەقی نەبێ، واتە عاشقی دینەکەت بێ، ئەوە یعنی دەزانی چۆن قوربانی بۆ دەوێ، قوربانی ئەتۆ هەموو کات عاشق قوربانی دەوێ. ئێمەش قوربانی بۆ دینەکەمان دەدەی، وایە کە عاشقت هەبوو بۆ نیشتمانەکەت بۆ نەتەوەکەت قوربانی بۆ دەدەی، باشە هەوڵی بۆ دەی. جا بۆیە ئەو عاشقە وای کرد ئێمە هەستین بەو با بڵێن چالاکیە بە پیادە ڕۆیشتنا بەڕێکەوین بۆ شاری مەکەی پیرۆز زیارەتی ماڵی خودای گەورە. هەرچەندە ڕێگایەکی زۆرمان ماوە، ئەوە ئەمڕۆ دووەم ڕۆژە، دەکا ڕۆژی 12 مانجی ڕەمەزانی پیرۆز، بەڵام پشتیوانی خوای گەورە بەردەوام دەبین بەو شێوازە و ئینشاڵڵا خوای گەورە موفقمان دەکات و بە تەندروستی و سەلامەتی دەگەین بە شوێنی خوان. بەڵام دەمێ ئاماژە بۆی بکەم ڕاستی ئێستاکە گەیشتم بۆ کەرکووک ئەلحەمدولیلا بە پشتیوانی خوای گەورە، بەڵام لە ڕێگا لە پاشی پردێوە ناوە خەڵکی شاری کەرکووک دەوەستان بە سیاریان، ئەوانی لە سەو ڕێگانە ئیشیان دەکرد، هەمووی داهاتنە لام پێشوازیان دەکردم و لە هەمان کاتدا پشتیوانی خۆیان دەردەبڕی کە بن پێویستیم بە چی بێ یارمەتیم بدەن و ئەمانە و وێنەگرتن. من زۆر سپاسیان دەکەم، ئەو موقیفەی جوانەی خەرچی شاری کەرکووک لە بۆ من بەڕاستی زۆر جوان، دەتوان بڵێم مۆراڵەکی ئەوەندە جوان بوو کە لە هەر کاتێک تۆزێک دەڕۆیشتم ماندوو دەبووم، ئەوە یەکێک دەهات بەونەوەی ئینێرژی دەدامێ. بەخوای گەورە ئینێرژی پێت دام سەرما کە کابرا دەڕۆی هەستم دەکرد تازە دەمەوێت بەڕێگاوەدا بڕۆ، یعنی هەستم دەکردەوە من ئامادەم دووبارە بۆ ڕۆیشتن، یعنی من دەمێ بەڕاستی سوپاسی خەڵکی شاری کەرکووک بکەم. مامۆستا کەسوکارەکەت ڕەزامەند بوون لەسەر ئەم بڕیارە کە ڕێگەیەکی سەختت لە پێشە ڕێگەیەک و دوور و درێژ لە پێشە کەسوکارەکەت ڕازی بوون بەم بڕیارەی جەنابەت؟ ئەوجا بەنسبەت ئەو چالاکی ئەوان دەیانزانی و ئەوان بەڕاستی لەبەر مەسەلەی سەلامەتی و لەبەر مەسەلەی تەندروستی بەو بابەتە دوودڵ بوون، واتە ڕازی بوونی 100% نەبوو، بەڵام دواتر یعنی باوەڕی ئەویان هێنا کە من باوەڕم بەو چالاکی هەیە کە دەمێ با بڵێن ئەنجام بدەم، بەڵام لە ڕۆژی بەڕێکەوتنەکە من پێم باش بوو بیکەم بە سوپرایز بۆ ئەوان، بۆ کەسم باز نەکرد، و لە هەمان کاتدا لەبەرەوەی من مانگێکە خەریکی ئەو بەرنامەیەم، یعنی دەبووە پێش ڕەمەزان بەڕێکەوەم بەڕاستی، بەڵام تاخیر بوو، بەڵام بۆیە باسم نەکرد لای بنەماڵەکەم لەبەرەوەتم ببێ بە سوپرایز، و لە هەمان کاتدا نەوەکو دیسان تاخیر بێتەوە، چکە هەندێک ئەوە هەبوو، بەڵام ئاگادار بوون بەو چالاکیەکە ئەنجامی بدەم. مامۆستا بۆم باس بکە ئەم شەوی ڕابردوو لە پردێ لەکوێ مایتەوە، چۆنت بەڕێکە؟ وڵای خوا خێر سیۆ دەبیری نامەوە لە با بڵێن ئەوەکەم فتارەکەم، بەڵێ فتارەکەم لە سەیتەرە کرد لە بازگەی شێراوە لەگەڵ برادرانی بازگا، ئەوە چی ناخواردنە چ خۆش بوو. دواتر لە نزیکەوە کە بازکە تێرەپەڕێنی شوێنەکەیە وەکو با بڵێن هۆتێل و مزگەوت و شوێنی حەوانەوە بە پار دەمێنێتەوە، بەڵام دوای ئەوەی خاوەنەکەی گەنجەکە زانی
ئەمن با بڵێن بە پادەڕۆم بۆ چالاکی ئەوانە بەیانیەکە دیار بوو کارمەندەکان هێوێندەری ئاگدار کردبووە بە زۆری پارەکان بۆ گەڕانمەوە پارەکان لێ وەرنەگرتم واتە لەو ئوتێلێک کە لای بازگەکەیە ئەو شەو لێوێن دەرمامەوە ئەم شەو لە کوێ مینیکە ئەو شەو لە دڵی کوردستان دەبینەوە لە کەرکوچی پێکەوە ژیان لە کەرکوچی خۆشەویست ئیشاڵە لێ دەبێنمەوە شاید بەیانیش هەر لە کەرکک بمێنمەوە بەڕێ نەکەوم وەکو با بڵێن ئیسراحەتێک دوای 2 ڕۆژ ڕۆیشتن بتوانم ئیسراحەتێکی کامل بکەم ناو شاری کەرکک و پێم خۆشە چەند ساڵاکیش ئەنجام بدەم بۆیە بەیانی دەکەم تایبەت بە هەم شوێک و هەم چالاکی لە ناو کەرکک ئەنجام بدەم ئەو چالاکیانە چین کە بەنیازی بەیان لە شاری کەرکک ئەنجامی بدەیت لە ڕێگەی ماگی پایتەخت سپرایزە حەز ناکەم باسیکەم با سپرایز بێ لەبەرەوەی دەزانی جوانی هەر چالاچێک یان هەر شتێکە تێ بیکەی لەوەیە لە ناکاو هەموو لێک کات دابیزان ئەوە یەک دووەم شت شاید خوای گەورە نەیکاتە قسمەت چکە دەبێ باوەڕمان بە قسمەتی شەوی ڕاستی ئێمە دەستمان داوەتە ئەو چالاچیە هەوڵ دەدەین زۆرترین با بڵێن چالاکی تێدا ئەنجام بدەین زۆرترین جوانی تێدا نیشان بدەین بەڵام لەوانەیە هەندێک شت کەم کە هەندێک شت هەیە زیاد بکە لە چوارچێوەی پرۆسەی ئەو چالاچیە بەردەوامی ئەو چالاچە ئەوە لێ دەگەڕێین بۆ بەیانی ئیشاڵە ناو شاری کەرکک لەبەرەوەی پێم خۆشە شتەکە هەر ئەوها بمێنێتەوە جارێ بەڵام بەیانی وعد بێ لە ڕێگەی ماچیەوە ئاشکرێکم باشە مامۆستا ئەو لێکدانەوە یاخود ئەو پێشبینەیەکە کردبوو لە ماوەی ئەو چەند کاتژمێرەی کە داد نابوو دەکەیتە شاری کەرکک لە هەولێرەوە پێشبینی کرا لە ماوەی ئەو نەکاتژمێرەی کە ناوەڵام من یەک ڕۆژم داناوە بەڕاستی لێت نەشارمەوە بەڵام لەبەرەوەی یەکەم دوێنێکە یەکەم ڕۆژ جەستە یەکەم جار دەزولێەوە لە هەمان کاتدا دوێنێ برادرانی ڕاگەیاندەکان زۆر لەگەڵ من ماندوو بوون و بۆ مەسەلەن هەر با بڵێن ڕاگەاندنێک کە من با بڵێن ڤیدیۆمان دەکرد و ئەوانە کاتێکی زۆری دەبێت تا لێ دوان شتەکانماندا بۆیە ئەو وای کرد من بە 2 ڕۆژ بگەم بۆ ئێرە بەڵام ئەلحەمدولیلا بە سەلامەتی گەیشتنە ئێرە و دەمێت دووبارە دووپاتی ئەوەی بکەمەوە ئەوەی کە زۆر گرنگە لای من سەلامەتی تەندروستی من سەلامەتی ئەمنی من واتە ئەمنیەت و تەندروستی من لە زۆر گرنگە کە ڕەچاوی دەکەم لە هەر شوێنێک پێویست بەوەی بکە کە من بوەستم دەوەستم لە هەر شوێنێک پێویست بەوەی بکە با بڵێن ئامرازی گواستنەوە وەکو سیارە وەکو هەر شتێک بەکاری بێنم بۆ بەردەوامی چالاچەکە ئەوە بەکاری دێنین بەبێ دوودڵی تۆ ئێستا لە ڕووی ئیداریەوە لە دەرەوەی هەرێمی کوردستانی پەیامە چییە بۆ خەڵکی هەرێمی کوردستان پەیام ئەوەی وەڵی لە ئێستاوە غەریبیان دەکەمەوە غەریبی هەولێرە دەکەم بەجددی و غەریبی شەربەتی مێوژی هەولێرە دەکەم لەگەڵ دۆڵمە هەولێرێ باشە باسیۆم بۆ بکە جەنابێت فیزەی وڵاتی سعودیا دووەرگرتووە یان بەنیازکەی وەری ناوەڵە وەرم نەگرتێ لەبەرەوەی چکە ڕۆیشتنەکە کاتێکی دوور درێژی دەبێ و ویزەی وڵاتی سعودیا دیارە کاتەکەی دیاری کراوە وەکو هەر وڵاتێکی تر بۆیە من دەمەوێ نزیکەی 10 ڕۆژێکم بمینێ یان هەفتەیەک بەر لەوەی بگەمە با بڵێن حدودی وڵاتی سعودیا ئەو کاتە من ڤیزەکەت پێشکەش بکەم واتە پاسپۆرتەکە پێشکەشکەم بۆ ڤیزە بۆی بتوانم داخلی وڵاتی سعودیا بم باشە پێشەوەی بێتە نێو شاری کەرککەوە دوێنێکە ڕاستەخۆیەکمان لەگەڵ جەنابەت کرد ستافی هەولێر بینیم ئاڵای کوردستان دەمەڵمەوە ئێستا ئاڵاکەت پێ یان ئاڵایەکەم پێ ئاڵاکەم لەناو جەنتاکەمە بەڵام لەناو جەنتاکەم هەڵم گرتووە بۆیە ئەوم کرد لەبەرەوەی ئەگە بتێنێتەوە لێرە کە دێی لە ڕۆیشتن با بڵێن پلەی گەرمای جەستا بەرز دەبێتەوە ئاڵایەکەشم قماشەکەی با بڵێن لەسەر ملم لەسەر ملم با بڵێن زۆر ئەوەی دەکردم ئازیێتێکردم لۆیە بڕیارمدا هەڵی گرم تا دەگەمە وڵاتی سعودیا لەوێندەر لە شاری مەدینە و لە شاری مەکە ئینشاڵڵا و کاتی دووبارە بەکاری دێنین و دەردێنین ئەوە خەریکە جەنتاکەشم سەبرتێک بچێ ئاڵایە نافەوتێنێت ناوەڵا مەگەر ئەوە بەڕاستی ئەوەش دەیکەمە سوبرای ئەتو خەریکەشتم پێکەش بدەکەی ئەو ئاڵایە هەڵدەگرم باشە هەڵدەگرم کە گەڕامەوە بۆ با بڵێن هەولێر ئەوەش پەیامێکی خۆی تێدا دەبێت ئەو کات ئەوەش ئاڵایە پیرۆزەکەی کوردستانە تەبیعی کە لەگەڵ خۆمان هێناومانە وەکو یەکەم ڕۆژ کە بەڕێکەوتین بە تەواتی لەسا با بڵێن شانی خۆمان داناوە بەڵام ئەمڕۆ هەڵم گرت لەبەرەوەی دیار کەش و هەوای ئێرە هەر فێ نکا بەڵام لە ڕۆیشتن زۆر گەرمە
بۆیە بتوانم بە پاچیش بیهێڵمەوە هەڵم گرتووە تا دەگەمە وڵاتی سعودیا لە وڵاتی سعودیا لە شاری مەدینە و لە شاری مەکە ئەو کاتی دووبارە دەریدێنمەوە واتە بەو ئاڵای پیرۆزە لە ژێر ناوی ئاڵای پیرۆزی کوردستان لە ژێر ناوی کوردستان ئینشاڵڵا و چالاکی ئەنجام بدەین و بۆ ماڵی خوای گەورە ئینشاڵڵا خوای گەورەش لێمان قبوڵ دەکاتن. لە ماوەی چەندێکە ئەگەیتە وڵاتی سعودیا؟ بەخوای دوو مانگم داناوە دوو مانگ بەرەو سەرەوە دوو مانگ بەرەو سەرەوەم داناوە لە بەرەوەی دەیەوێت مانەوێت نەمانەوێت چالاچەکە بە پیادەی وەکو گوتم لار شوێنێک پێویست بکە ئامرازی هاتووە بەکاردێنین بەڵام لە حالەتی زۆر زەرور واتە مەجبور بین بەڵام چالاچەکە کە بە پیادەی واتە نازانی ئایا دەقیقەن تۆ بە چەندی دەگەی بەڵام ئەوەی کە دامان ناو پێشبینیمان بۆی کردووە دوو مانگێکی دەوێت. ئێستا تەندروستی چۆنە؟ تەندروستیم باشە بەڵام وەکو تەندروستی یعنی کە توانەمە بێ بەڵام ئاز دەکەم تەواو جەستەم وشک بووە ینی جەستەم بێ ئاوە لە بەرەوەی بە ڕۆژوو بەڵام ئینشاڵڵا تقریبا نسکەی ساعتێ شتێکی کەم ماوە بۆ بەربانکردنەوە ئینشاڵڵا ئەوەندەش خۆمان ڕادەگرن خوای گەورە توانامە پێ بداتن. خوای گەورە بتپارێزێت. باشە باسی ئەوم بۆ بکە چۆن بوو ئەم بیرۆکەیەت بۆ هات؟ ئەو بیرۆکەیە کاک محەممەد ئەمن دوێنێ شەندێک ڕوونکردنەوەمدا ئەمن وەکو ئاوار ئەسعد وەکو گەنجێکی تاک لە شاری هەولێر یەکەم جار نییە چالاکی دەکەم چالاکی مەدەنی لە 2016ەوە 15 چالاکوانی مەدەنیم یەکەم چالاکی مەدەنیم کە بە فەرمی دەستم پێکرد چاودێری نێودەوڵەتی بووم لە ساڵ 2015 مانجی 11 لە وڵاتی تورکیا وەکو چاودێری نێودەوڵەتی لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی تورکیا و لە هەمان کاتدا چەندین چالاکیم هەبووە لە بۆ هاوکاریکردنی برا پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگ لە شەڕی داعش بە با بڵێن هەماهەنگی لەگە خەڵکانی بیانی کە سەردانیکردنیان هاوکاریکردنی با بڵێن مادی یان مەسەلەن لۆمنا پشتیوانی کردنیان وە لە هەمان کاتیشدا با بڵێن خەڵکی پسپۆرمان دەهێنا لە چوارچێوەی مەشقی فریاگوزاری سەرەتایی و دواتر لەگەڵیان دەچوین بۆ بەرەکانی جەنگ با بڵێن وەرجێڕان یان مەسەلەن لۆمنا ئەنجامدانی چالاکیەکە لەگەڵمان دەمان کرد و لە هەمان کاتدا هاوکاریکردنی کوردانی ئاوارەی ئێزیدی و ڕۆژهەڵات لە شارەکانی هەولێر دۆهۆک سلێمانی واتە لە هەر سێ پارێزگاکە لە دووبارە لەگە خەڵکی بیانی هاوکاریمان دەکردن و چالاکی پەروەردەی ساڵانە لەگەڵ برا تورکمانەکانی شاری هەولێر نزیکەی زیاتر لە 4-5 ساڵانە هاوینان خولی زمانی ئینگلیزی دەکەینەوە بە هەماهەنگی واتە من چەندان ساڵم هێناوە بە چالاکی بۆیە ئەو جارە بڕیارمدا چالاکێک بکەم هەرچەنداوە خەونی ساڵێکمە بەڵام مانگێکە من ئیشی لەسەر دەکەم کە بتوانم چالاکیەکی ئاینی ئەنجام بدەم و بە کودەکەی شتێک بکەین بۆ قیامەتمان و شتێک بکەین بەڕاستی کە جوانمان هێناوە جوانتری بکەین و لە تەواوی تەمەنی با بڵێن بۆ نمونە لەو کاتێکە وەکو با بڵێن باڵغ بوونەوە تاوەکو ئێستا هەر گوناح و تاوانێکمان هەیە بتوانین بەو ڕێگایدا پاچی بکەینەوە ئەو چالاکێ لە چوارچێوەی ئەوەی بێ مەسەن من ئەو چالاکێ دەکەم بە پیادە دەڕۆم برا مسلمانەکان خوشکە مسلمانەکە مەسەن بۆ منە کەسێک ببێتە تەژیع بۆی ئەگەر نوێژەکانی باش نەبێ مەزبوط نەبێ بتوانین نوێژەکانی چاپ بکە ئەگەر مەسەلەن بۆ منە گوناحێکی هەبێ بتوانین گوناحەکەی ڕابگرێ ئەگەر مەسەلەن بۆ منە پێویست بکە لە خراپێک دوور بکەوێتەوە ئەوە تەژیع بێ بۆ ئەو لە خراپەکەی دوورکەوێتەوە تا ئێمە بتوانین حەسەنەمان پێ بڕێ و لە هەمان کاتدا زۆر پێ دڵخۆش دەبووم کە بتوانم بۆ یەکەم جار بە پیادە ئەو شەرەفەم پێ بەخشرێ وەکو کوردێک لە ژێرناوی کوردستان لە پایتەختی هەرێمی کوردستان بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە لە هەولێرەوە بەڕێکەوە بۆ وڵاتی سعودیا دووبارە پەیمانی ئاینی ئیسلام دووپات بکەینەوە و لە هەمان کاتدا ناوی کوردستان دووبارە بدەینەوە گوێ و چاوی هەموو دنیا. باشە مامۆستا ڕەنگە ئێستا کە سوکارەکەت لە ڕێگەی کامێرەی پایتەخت میدیاوە بینەری تۆ بن لێرەوە چی پەیامێک تێبووە؟ هەرچەندە من دایکم نەماوە جێگەی بەهەش بێ ئینشاڵڵا لەگەڵ دایکی هەموو ئەوانەی کە کۆچی دواییان کردووە تەوەن درێژی بۆ دایکی ئەوانەی کە دایکیان ماوە بۆ هەموو ئەوانەی دایکیان ماوە من باوکم ماوە لەگەڵ دایکی دووەمیشم هەیە لێرە دەستی باوکم ماز دەکەم و دەستی دایکیشم ماز دەکەم واتە داچی دووەمم ئەوی ژۆکو داچیەکە مەیس فەرخەچینە و خوشکەکانم و برایەتشم هەیە دەستی ویش ماز دەکەم دەستی خوشکانم ماز دەکەم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆیان و لێرەوە دوعای خێریان بۆ دەکەم و داوایان لێ دەکەم ئەوانیش دوعای خێر بۆ من بکەم ئینشاڵڵا بە سەلامەتی بگەم بۆ ئەوێ هەرچەندە دوو ڕۆژە بەرەکەوتم هیچ پەیوەندێکم لەگەڵیان نەگرتووە لەبەرەوەی دەمێت تەواو تەرکیزەکەم یان با بڵێن پابەند بم بەو چالاکیم واتە بە
چۆن دەڵێ بە یاسای چالاکیەکەم کە لایەنە ئاینیەکە و لایەنە نیشتمانیەکە لەوەی بە بابەتی لاوەچی هەرچەندە کە بەڕێژ کەوتوم لە سەرتا بەرەکەوتنەوە ئەنتەرنێتم هەبوو تاوەکو ئێستا لەو کاتەوە ئەنتەرنێتم وەستاوە واتە زۆر گرنگی بۆ بابەتان نادەم زیاتر هەوڵ دەدەم بە کورەکەی ئەو ئەرکەی لە سەرشانمە لە بۆ ئاینەکەم لە بۆ نیشتمانەکەم لە بۆ کوردستان بە ڕازگۆی بە پاچی بگەینمە شوێنی خۆی. کاگاوالە جەنابەت ئەم ڕێگە پیرۆزت گرتوتە بەر ئەگەر هەر بەربەستێک خوا نەخواستە بێتە بەردەمت تۆ بەشیمانە بیتەوە؟ تەماشا بە پرسیارەکەی جەناب بیکەنە بە دوو باش باشە؟ من پێشبینی دووشتم کردووە. مەسەلەن بۆ نمونە بەربەست جیاوازە مەسەل بۆ منە پەشمان بوونەوە نییە. بربەست هاتە پێش مەسەلەن بۆ نمونە تۆ تەندروستی تەواو تێک چووڕاوەستا یعنی هیچ شتێک ناتوانانی بکەی لەگەڵ کاری خوددا ئەو مەجبوری تۆ ڕای بگری ئەوە لەو حالەتە پەشمان بوونەوە نییە لەبەر تەندروستی خۆت واتە تۆ ناتوانانی سەرکەشی دەکەی بەڵام ناتوانانی ژیان بخەیتە مەترسی باشە بۆیە ئێمە لەو حالەتە دەیوەسە یان لە هەر کاتێکی مەسەلەن بۆ نمونە لە باری ئەمنیەوە پێویست بکە واتە ڕێگری هەبێ یان مەسەلەن لۆم نەپێویستکەوە ئێمە بوەستین ئەوە ئێمە دەوەستین دووبارە وەک پەشماوە بەڵام ئەگەر مەسەلەن بۆ منە بۆ ماندوو بوون یان مەسەلەن بۆ منە کە بە ڕۆژین بڵێن بە ڕۆژمان بشکێنین یان مەسەلەن بۆ منە دەی ماندوین بگەڕێنەوە پەشما بینەوە بەخوا ڕێگاکە بە ئێمە تاوا نەکەین نا بەخوای ئەو وعدەی ئەو شتە ناتە سەردا لەبەرەوەی یەکەم شت ئەمە موسڵمانین و یەکەم شت ئێمە کوردین و دووەم شت ئەمە خۆشناوین لۆیە موسڵمانیەتیمان کوردستانیەتیمان کوردایەتیمان و خۆشناوەتیمان بە هیچ نەوەگەڕێ بەوەمان نادا کەمە پەشمامینەوە واتە ورەمان بەرزە ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە ئەمە بەردەوام دەبین و مادەم بۆ خودای گەورەیە دڵنیا بە لەوەی خوای گەورە دایمەن ورەمان پێدا و توانامان پێدا و بەرەکەت دەخاتە ناو جەستەمان ئینشاڵڵا کە بەردەوام بین. دەست خۆش بێ ببوورە نامەوێت زیاتر لە کاتت بگرم ڕەنگە کاتی فتار زۆری نەما بێت ئەگەر بەڕێ بکەوێت ناو شاری کەرکووک دەوەستین فتارەکەمان دەکەین وەک وتمان ئەم شەو لە شاری کەرکووچی پیرۆزی دڵی کوردستان دەبین و لە هەمان کاتدا ئینشاڵڵا خوا بکاتە قسەت بەیانی چالاکی ئەنجام دەدەین و ساحەتێکی دەکەین لەوێندەر و کۆمەڵێک ڤیدیۆ وێنەش دەگرین لە چوارچێوەی ئەو وەستانەمان لەوێندەر و ئینشاڵڵا بەیانی بە دیداری هەموو کەرکووچەکان شاد دەبین و دووبارە سڵاو و ڕێز بۆ کەرکووچی پێکەوە ژیان و کەرکووچی دڵی کوردستان و کەرکووچی عاشقەکان. مامۆستاخوای گەورە بتپارێزێ ڕێگەیەکی پیرۆزت کردوتە بەر ئەوە وەکو بینیتان مامۆستا ئاوارە ئەسعەد کە مامۆستای ئینگلیزی و دانیشتووی ناحیەی زمان ئینگلیزیە دانیشتووی ناحیەی هیلال و نازەرینە لە شاری هەولێرەوە دوایەوەی کە دوێنێ بەڕێکەوت بە مەبەستی ئەنجامدانی فەریزەی حاج لە ماڵی خودا لە مەککە ئێستا کەمێک پێش ئێستا گەیشتە شاری کەرکووک ئێمە لە نزیک باسی کەرکووکین دیارە شەوی ڕابردوو لە ناحیەی پردێ مایەوە بەڵام ئێستا گەیشتە شاری کەرکووک و بڕیاری داوە لە شاری کەرکووک ئەم شەو بمێنێتەوە بە هەمان شێوە بەیانیش بمێنێتەوە کۆمەڵێک چالاکی ئەنجام بدات وەکو خۆی باس لەوە دەکات بەردەوام دەبێت لە ئەو ڕێگەی کە کورتوێتی بەر تاو کاتێک کە دەگاتە شوێنی مەبەست باس لەوەش دەکات بە هەمان شێوە گرنگی بە جەستە و تەندروستی خۆمەدەم ئەگەر پێویست بگا کە تەندروستیم خراپ بێت یاخود ماندوو بم لە شوێنێک پشوو دەدەم بەڵام بە پێچەوانەشەوە من لەم ڕێگەیە بەردەوام بم تاوەکو دەگەمە شوێنی مەبەست.